27 سێکاتە ڕۆژی پێنجشەممە بە بۆنەی یادی ڕۆژی جیهانی شانەوە چەندین چالاکی لە کوردستان لە عێراق لە تەواوی جیهان بەڕێوەچێت و ساڵانە لە 27 سێدا یەکێک لە شان و کارە ناسراوەکانی جیهان هەر جار و شانۆکارێک لە وڵاتێک وتارێک تایبەت بەم یادە ئامادەکات و دواتر بۆ زۆربەی زمانەکانی جیهان وەڕە ئەژێڕێت. بۆ قسەکردن لەسەر ڕۆژی جیهانی شانۆ و ئەو مەراسیمەی کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە لەلایەن بەڕێوەبەرێتی شانۆی سلێمانیەوە بەڕێوە بچێت با سوپاسەوە شانۆکار و نوێنەری بەڕێوەبەرایەتی شانۆی سلێمانی بەڕێز سالار ماهرم لە ستۆدیۆ لەگەڵدایە. کاک سالار بەخێر بێت. سپاس بۆیەوە. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆیەوە. کاک سالار من لە پێشەچەکە باسی ئەوم کرد کە لە تەواوی جیهان چەندین چالاکی جۆرا جۆر لە یادی ڕۆژی شانۆی جیهانی بەڕێوەچێت. ئێوەش مەراسیمێکتان بەدەسەوەیە ئەگەر بکرێت باسی مەراسیمەمان بۆ بکەیت. سپاس بۆەوە لە کەناڵی کورساتی خۆشەویستەوە حەزەکەم پیرۆزبایی لە خۆم و هەموو شانۆکارانی کوردستان و دەرەوەش بکەم. ئەمڕۆیان پیرۆزەکەم لێ بە تایبەتی شانۆکارانی سلێمانی دڵشکاوەکان ئەوە تایبەتە حەزم کەرەوە پەیامە بگەێنم بۆ دڵشکاو کاک سالار پێشێ بچینە سەر چالاکیەکان. وڵا پێشێ بچینە سەر چالاکیەکان ڕازی دڵی شانۆکارێک بەڵێ لەبەرەوەی کە وا پێخینە مانگی چوارەوە شانوێک لە سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە تا ئێستا نمایش نەکراوە لەبەر کەمی بودجە و هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری لەم کابینە تازەیە ئەو کێشانەمان بۆ چارەسەر کاکە چەندەها ساڵە ئێمە پێوەیە ناڵێنین بۆی حەزیشم کە لەم ڕۆژە پیرۆزەیە کە ڕۆژی خۆمانە ڕۆژی شانۆی جیهانیە ڕۆژی پێنجشەممە بەڵێ ڕۆژی پێنجشەممە تەوان 27 سەیەکە کاتژمێر سەعای 11 لە هۆڵی ڕۆشنبیری بە تەمای ئەم مەراسیمە سازکەین. بەڵێ مەراسیمەکە چی لە خۆگرێ کاک سالار؟ جیاوازە لەو مەراسیم و چالاکیانی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە زۆر سلێمانی ئەنجامەدرا. بەڵێ زۆر جیاوازە ئێمە لە ساڵانی ڕابردووە هیچ نەبووە لە 27 سێ شانۆ یا چوار شانۆمان هەبوو لە شاری سلێمانیە کە پێشکەش بکرێ. ئەم ساڵ بە داوای لێبوردنەوەکو بەشی هونەری شانۆی شانوێکمان نییە کە پێشکەش بکرێ. بەڵام مەراسیمەکە ڕۆژی خۆمانە کە 27 سێ ڕۆژی جیهانی شانۆیە پێویستە ئێمە لەم ڕۆژەیە استراتیژیەکمان هەبێ بۆ پیاچوونەوەی ئەو کەم و کورتیانی پێشوو کە بەسەرمانە ڕۆیەوە بۆ داڕشتنەوەی سیستەمێکی دەستگایی کە ئاڵێم دەستگامان هەیە بەڵام ئەو بەو سیستەماتیشیە نییە کە خۆمان ئەمانەوێ کار و چالاکیەکانمان بکرێتیایە. لە مەراسیمەکە سێ شانۆکاری بەڕێز کە خەڵاتی ڕێزلێنانیان بۆ کرێ لەم ڕۆژە پیرۆزایە لە 27 سەیە کە ڕۆژی پێنجشەممەیە کاتژمێر سەعات 11 و هونەرمەند سامی سەڵاواتی کە وێنەی 20 شانۆکاری گەورە کردووە لەسەر بلۆکی کە پێشکەشی شانۆکاران دەکەین لەو ڕۆژەدا وتاری بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ و وتارە جیهانیەکەش دەخوێنرێتەوە لەلایەن بەڕێزانەوە. بەڵێ کاک سالار باسی هەندێک ڕاز و گلەیت کرد لە وەزارەتی ڕۆشنبیری بەڵێ لەگەڵ پێکەنانی کابینی نوێ حکوومەت ئەو پەرلەمانیش تەشکیل بووە کاتیەوە ناتۆ سندیکای هونەرمەندان شانۆکاران میوزیسیانان هەموو بەشەکانی هونەر لە ڕێی پرۆژە یاسایەکەوە کە لە پەرلەمان پێشنیار بکرێت یاخود هەموار بکرێتەوە کە لە کابینەی حکوومەتدا کاری زیاتر بۆ هونەرمەندان بکرێت هەموو کایەکان شانۆ بێت شێوەکاری بێت سینەما بێت میوزیک بێت بەتاشید لە دووتێی پاکێجێکی نوێدامە بەستم. بەڵێ بەتاشید هەوڵ دراوە و نووسراویش کراوە چەندەها جار نەک جارێک بەڵام کە نەچێتە بواری جێبەجێکردنەوە و نەڕواتە پێشەوە هەروەکو خۆی ئەمێنێتەوە. هیوادارم لەم کابینە تازایە وەزارەتی ڕۆشنبیری پێداگری کا لەسەر بودجەی دایرەکان بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی کە شاری سلێمانی شاری پایتەختی ڕۆشنبیری یعنی گوناحە لە ئێستایە کە شانۆمان نییە لە 27 سیا پێشکەشی بکەین. شانۆی بۆ نمونە پەیمانگای هونەرە جوانەکان مەراسیمێکیان ساز کردووە لەگەڵ دەستخۆشیان لێکم لەگەڵ سندیکای هونەرمەندانە دوو شانۆیان ئامادە کردووە هەر بۆ 27 سێ. بەڵێ بەڵام ناکرێت تۆ لە
بەڕێبەرایەتی گشتیەوە بڵم 27 سیاتە پێشەوە مەراسیمێکە ئێمە خۆمانی بۆ ئامادەگەین چکە شانۆ وەکو خۆت ئاگاداری توەزانی لە مەجالەکەیە کارەکەین شانۆ بەلایانی کەمەوە 3 مانگ پرۆڤەی ئەوێ عینەن سیستەمی مناڵبوون وایە چۆن بە 9 مانگ و 9 ڕۆژ و 9 سەعات ئەو مناڵە اینجا کامەڵە بێ شانۆش بەو شێوەیە جیاوازە لە بەرەمەنانی کورتە فیلمێک یاخود زۆ فیلمێکی دۆکۆمنتاری بۆ نمونە بەتاکید چکە شانۆ کاری ئەوێ ئەو هۆڵانە ئێمە لەگەڵ ڕێزمە ئێمە هۆڵەکانیش کێشەی تەکنیکیمان هەیە بەڕاستی کێشەی هوەریمان هەیە وەکو ئینارە وەکو سارد و گەرمی هۆڵەکان هیوادارە من بۆیە لێرەوە لەم ڕۆژە پیرۆزە وەکو شانۆکارێک بە ناوی بەڕێبەرایەتی هوەری شانۆی سلێمانیەوە کە من لێرە گفتوگۆ لەگەڵ جەناب دەکەم هیوادارم ئەم کێشانەمان نەمێنێ لەم کابینە تازەیە وەزارەتی ڕۆشنبیری بودجەیەک دابین کە دوای ئەوە کەمکردنەوەی دەستگای شانۆیی لە سلێمانیا کە بەڕێوبەرایەتی شانۆ بوو بە بەش ئەمە خۆی لە خۆیان کەمکردنەوەیە بەڕاستی کولتور و هوەر یعنی کارێکە ئەبێ تاچی کورت یعنی بەڕاستی زیندوەکان شەڕی لەسەرکەن چکە کللتور و هوەر بەڕاستی باگراوندی میلەتێکە کە تۆ بە دواخستنیکەی طبعاً شتەکان لە کابینەی داهاتوونی حکوومەتدا سەرجەم کێشە و گرفتەکانی بەردەم هونەرمەندان چارەسەر بکرێت من کاتم نەماوە کاک سالار ببوورە سوپاس کە لە ستودیۆ لەگەڵمان بوون دووبارە سەرکەوتوو سپاس بۆ ئێوەش زۆر سپاس.